سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. گیانبەخکردنی سێ ئەندامی بنەماڵەیەک لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار، بەکارهێنانی پەهبادی سەربازی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە خۆپیشاندانەکاندا، هێرشی پەهبادی چەکدارانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر دێر حافر، گواستنەوەی هێزی بیانی بۆ سنووری سەریکانی لەلایەن تورکیاوە و داخوازی چەندین وڵاتی دیکە لە هاوڵاتیەکانیان بۆ بەجێهێشتنی ئێران. گیانبەخکردنی سێ ئەندامی بنەماڵەیەک لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار. ڕۆژی هەینی 19 بەفرانباری 1404 هەتاوی سێ ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی شاری سونقور بە تاقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شاری کەرەج گیانیان بەخت کرد. بەپێی راپۆرتی گەیشت و ئەو سێ هاوڵاتیانە بەناوەکانی بیژەن مستەفەوی خانشینکراوی ئاموزش و پەروەرش، زەهرا بەنی عامریان و دانیال مستەفەوی تەمەن 19 ساڵ کە لە کاتی دەستپێکردنی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شاری کەرەج لە نێو ئۆتۆمبیلەکەیاندا بوون بە دەستڕێژی گولەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کردووە. شایانی باسە ئەم جەنایەتە بە تەنیا نمونەیەک لە جەنایەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیە کە لە مانگی بەفرانباردا ئەنجامی داوە و بەدەیان نمونەی دیکە هەیە، بەڵام بەهۆی پشتڕانی هێڵی ئینتەرنێت بۆ زیاتر لە 156 کاتژمێر و هەروەها نەبوونی پەیوەندی تەلەفۆنی هێشتا هەواڵەکان سەبارەت بە ئەو کارەساتە کە ڕوویداوە بە گشتی بەدەستمان نەگەیشتوون. بەکارهێنانی پەهبادی سەربازی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە خۆپیشاندانەکاندا. بەپێی هەواڵی گەیشت و ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی ئەم مانگەندا بە چڕی پەهباد و درۆنی سەربازی بە مەبەستی وەدەستهێنانی زانیاری سەبارەت بە ناڕازیان بەکارهێناوە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە لە شارەکانی تاران، کەرەج، مەشهەد، ئیسفەهان، ڕەشت، ئیلام و چەندین شاری دیکە کۆماری ئیسلامی کە لە بەرەبەڕی ڕۆخاندایە بە چڕی پەهبادی سەربازی بەکارهێناوە تاکو ناڕازیان و لیدری خۆپیشاندانەکان دەستنیشان و پاشان دەست بەسەر بکات. وەزارەتی دەرەوەی ئامریکا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکات کە ئەم کردەوەی ڕژیمە نەک تەنیا ڕاگەیاندنی شەڕ لەگەڵ هاوڵاتیانە بەڵکو بە تەواوی پێشێلکردنی مافەکانی مرۆڤە. هێرشی پەهبادی چەکدارانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر دێر حافر. ڕۆژی ڕابردوو لە بەردەوامی بەرزبوونەوەی ڕێژێگرژی ئاڵۆزیەکانی نێوان حکوومەتی شام و ئیدارەی خۆبەڕێوەبەری خۆسەری ڕۆژاوای کوردستان، نانەواخانەیەک لە شاری دێر حافر بە پەهبادی چەکداری ڕژیم کرایە ئامانج. بەپێی دوایین راپۆرتەکان، چەکدارانی حکوومەتی سووریا بە مەبەستی سازکردنی گرژی و ئاڵۆزی لە ناوچەکە و دەستپێکردنی شەڕێکی نوێ لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک لە یەک ڕۆژدا دووجار بە پەهبادی ئینتحاری هێرشیان کردووەتە سەر ئەو شارە و زیانێکی زۆری مادی و گیانی بەر هاوڵاتیان کەوتووە. چاودێرانی مافی مرۆڤ لە کۆمەڵگای نێودەوڵەتی ئەم کردەوەی چەکدارانی سەر بە حکوومەتە بە تەواوی بە پێچەوانەی مافەکانی مرۆڤ پێناسە دەکەن و داخوازیان لە ڕژیمی شام کردووە کە هێزەکانی کۆنتڕۆڵ بکات. گواستنەوەی هێزی بیانی بۆ سنووری سەریکانی لەلایەن تورکیاوە. بەپێی راپۆرتەکان، ڕژیمی تورکیا هێزێکی زۆری نیابەتی بیانی ڕەوانەی سنووری شاری داگیرکراوی سەریکانی لە ڕۆژاوای کوردستان کردووە و لە حاڵەتی ئامادەباشیدان. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان، زۆربەی ئەو هێزانە لە وڵاتانی ئۆزبەکستان و چین و چەکدارانی جیهادین. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە دەستپێکردنی شەڕێکی نوێ لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە جددی هۆشداریان داوە و داخوازیان لە ڕژیمی تورکیا کردووە واز لە پشتیوانی لە گروپە جیهادیەکان بهێنێت. هەروەها شایانی باسە هاوکات لەگەڵ گواستنەوەی ئەو هێزە بۆ ماوەی چەند ڕۆژە پەهبادە سەربازیەکانی ڕژیمی تورکیا بە شێوازێکی بەردەوام لە ئاسمانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەفڕێن و تا ئێستا چەند ئامانجێکیان پێکاوە.
داخوازی چەندین وڵاتی دیکە لە هاوڵاتیەکانیان بۆ بەجێهێشتنی ئێران. ڕۆژی ڕابردوو چەند وڵاتی دیکە لە ئاسیا و ئوروپا داخوازیان لە هاوڵاتیانیان کردووە کە بە خێرایی و لە هەر ڕێگەیەکەوە بوویان کرا ئێران بەجێ بهێڵن. بەپێی راپۆرتەکان وڵاتانی هێند، لەهستان، ئیتالیا، ئیسپانیا و چەندین وڵاتی دیکە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە ئێران و مەترسی دەست بەسەرکردنی هاوڵاتیانیان داوایان لە شارومەندانی ئەو وڵاتانە کردووە کە لە زووترین کاتدا و لە ڕێگەیەکی ئەمنەوە وڵاتی ئێران بەجێ بهێڵن. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین وڵاتی دیکەش ئەم داخوازیان لە هاوڵاتیانیان کردبوو، بەڵام بە وتەی سەرچاوە ئاگادارەکان کۆمەڵێکی زۆریان بەهۆی داخستنی هێڵی هاتوچووی هەوایی ناچار بوون لە سنوورەکانەوە ئێران بەجێ بهێڵن. داخوازی ئاڵمان لە شرکەتە هەواییەکانی بۆ تێپەڕنەبوون لەسەر ئاسمانی ئێران. بەپێی هەواڵی گەیشت و ڕێکخراوە هەواییەکانی ئاڵمان داوایان لە شرکەتە هەواییەکانی ئەو وڵاتە کردووە کە لەسەر ئاسمانی ئێران بەگشتی تێپەڕ نەبن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕۆژی ڕابردوو و هاوکات لەگەڵ داخستنی بەگشتی هاتوچووی گەشتە هەواییەکان لە ئێران و بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە، وڵاتانی ئاڵمان ئەم داخوازیەی لە شرکەتە هەواییەکان کردووە و هەروەها جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتێک کە ئاگاداریان دەکاتەوە ئەم دۆخە بەردەوامە و پێویستە هەموو بەرپرسان ئەم هشدارە بەجددی بگرن. دووە هەواڵمان سەبارەتە بە داخستنی باڵوێزخانەکانی ئوسترالیا و بەریتانیا لە ئێران. بەپێی هەواڵەکان باڵوێزخانەکانی وڵاتانی ئوسترالیا و بەریتانیا بەهۆی کەشی دیار نەبوونی دۆخی ئەمنی لە ناوچەکە بۆ کاتێکی نادیار چالاکیەکانی باڵوێزخانەکانیان ڕاگرت. بەپێی راپۆرتەکان ئەو دوو وڵاتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی نەبوونی ئەمنیەت لە شارەکانی ئێران و هەروەها بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزی لە ناوچەکە چالاکیەکانیان بە شێوازێکی سنووردار و لە دەرەوە بەڕێوە دەبەن و داوایان لە هاوڵاتیان کرد کە لە ماوەیەکی کورتدا ئێران بەجێ بهێڵن. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا ئەم دوو وڵاتە بە توندی ئێدانەی سەرکوتی ناڕازیان لە ئێران کرد و تەنانەت لەلایەن هەندێک لە بەرپرسانی ڕژیمەوە هەڕەشە لە ئەو وڵاتانە کە پشتیوانیان لە خۆپیشاندەران کردووە کراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.